بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 22. لێرەش گەیشتمە پرسیاری ژمارە 17. دڵشاد دوو فەرشی نایابی کڕی، یەکەمیان 4 گۆشە، درێژی لایەکی 3 مەترە. فەرشی دووەم لا کێشەیە، درێژیەکەی 4 مەترە و پانیەکەشی 3 مەترە. نرخی هەر مەترە 4 گۆشەیەکی 9500 دینارە و 4500 دیناریش کرێی گواستنەوەیەتی، ئەوەی ڕاستیبی کرێی گواستنەوەی هەردوو فەرشەکەیە، دەبا نووسرا بە کرێی گواستنەوەیانە. پرسیارەکە چییە؟ بەهای ئەو بڕا ببینەوە. بەهای ئەو بڕاواتە پارەکە هەمووی بەیەکەوە چەندی تێدەچی، پارەی کڕین و پارەی هینانەوەش گواستنەوە. بڕەکە نووسرایتەوە، ئەگەر بڕەکە نەنووسرا بە ڕەنگە ئاسان نەبا بەخۆم ئەو بڕەی بنووسم، بەڵام لێرە زۆر ئاسانە ئەوەی لەسەرما تەنیا ئەو بڕەی ئەژمێر بکەم بە ڕەچاوکردنی ڕیزکردنی کردارەکان. پێش هەموو شتێک ناوکەوانەکەی دەبی ئەنجام بدەم. لە ناوکەوانش دیسان ئەمن 4 یان 3 کردارم هەیە. یەکەمیان توان، دوایە کۆ، دوایش جاران. پێش هەمویان دەبی توانەکەی ئەنجام بدەم، واتە ئەمن دەبی کەوانەکەی بنووسمەوە، توانەکەی ئەنجام بدەم. 3 توان 2 یەکسان دەبی بە 9. ئەوجا کۆیەکە وەکو خۆی بنووسمەوە، پاشان 3یەکە وەکو خۆی بنووسمەوە، جارانەکە وەکو خۆی بنووسمەوە و چارەکەش وەکو خۆی بنووسمەوە. ئەوجا کەوانەکەم داخەم چونکە هێشتا ئیشم مایە لە ناو ئەو کەوانەیە. ئەوجا دیسان لە لای چەپی کەوانە جارانەکەیە و 9500ەکەی بنووسمەوە و لە هەمان کات کۆی بکەمەوە، هەرچەندە من جێشم نییە، کۆی بکەمەوە لەگەڵ 4500 نابی لەبیرم بچی. بە باشیش ئەوانە دەبی بنووسمەوە. پاشان هەنگاوی دووەم دیسان جارێ ناوکەوانەکەی ئەنجام دەبی بدەم. 9 نابی ئەم بچم کۆ بکەمەوە لەگەڵ 3، چونکە هەڵەیە ڕیزیەتی کردارەکان جارێ دەبی جارانەکەی ئەنجام بدەم، واتە 9یەکەی دەبی بنووسمەوە، کۆیەکەش دەبی بنووسمەوە، 3 جاران 4 دەکا 12. ئێستا کەوانەکەی داخەم، دیسان جارانەکەی بنووسمەوە، دیسان 9500 بنووسمەوە، ئەوجا دیسان کۆی بکەمەوە لەگەڵ 4500. دەبی لە هەمان ڕیز بنووسم، بەڵام ئەمن جێم نییە. ئێستا هەنگاوی 3ەم هێشتا ناوکەوانەکەمایە، دەبی 9 کۆ بکەمەوە لەگەڵ 12 کە 9 کۆ کردەوە لەگەڵ 12 دەبیتە 21. ئەوجا ئێستا پێویستم بە کەوانەی نەما، تەنیا جارانەکەی دەنووسم و 9500ەکەش دەینمە خوارێ، دەنووسمەوە جارێ، کۆیەکەش دەنووسم، 4500ەکەش دەنووسم. هەنگاوی 4ەم 21 جارانی 9500 دەکەم. 2 سفرەکان وەکو خۆی دەنووسمەوە، ئەوجا 21 جاران 95 با بە بژمێر هەتا کاتم زۆر نەبی.
21 جارانی 95 دەکاتە 1995. 1995 ئەوجا کۆی بکەمەوە یان بینوسمەوە جارێ 00544 ئەوجا لە هەنگاوی ئێستا ئەو 199 هەزارەی کۆ بکەمەوە لەگەڵ 4,000ەکەی کو بنووسم هەتا کۆکردنەوەکەم باش بی دەبی ئەوها بینووسم 4,500 لێرە بنووسم خانەیەکان لە ژێر خانەیەکان 0,055 0 یەکەکە دێتە ئێرە 1 لەگەڵ یەکیش 4 9 لەگەڵ 1 دەکاتە 1 لەگەڵ 1 دەکاتە 2 کەواتە 204,000 دینار 204,000 دینار. ئەگەر هەمووی ئەو بڕا بە بژمێر لێکتم بزانم ئایا ڕاست دەردەچی یان دەرناچی. 204,000 دینار. ئەگەر ئەمن سێ تواندوو کۆ سێ کۆ 4 بزانم بە بژمێر لێکدەم ڕاست دەردەچی یاننا. هەندێک بژمێر ڕاست دەردەچی ئەگەر ئەگەر ڕاست نەبوو کەوانەی دادەنێم بەڵام بابێ کەوانە ئیشکەم 3 تواندوو بوو کۆی بکەمەوە لەگەڵ 3 جارانی 4 بوو ئەو جارانی 9,500 بکەم ئەوجا کۆی بکەمەوە لەگەڵ 4,500 کردیە هەڵا بزانم لەبەرچ هەموو شتەکەم ڕاستە 3 جاران 2 بە کەوانەی دانێم بزانم ڕاستتر دەردەچیاننا. بە ئەو جارە دیسان بێکەوانە بکەمەوەنەوەک بە خۆم هەڵام کردبی 3 توان 3 کۆ 3 جاران 4 ئەو جارانی 9,500 کۆی بکەمەوە لەگەڵ 4,500 ئەو جارەی ڕاست بوو 2004 کەواتە دەبی هێمای یەکسان دانێم پاشی ئەوەی کە ناوکەوانەکەم ئەنجامدا هەتا ڕاست دەربچی 2004 204,000 دینار کەواتە دەتوانی بژمێر بەکاربیێنی بەڵام بێگومان پاش ئەوەی کە بە دەستی ئەنجامەکان بەدەست دەینین ئەوجا دەتوانین بژمێر بەکاربیێنین هەتا ئەوەی ساختکەینەوە نەوەک هەڵک شتێک لە جێیەکی کرابی. بژمێرەکان زۆربەی زۆریان ڕیزیەتی کردارەکان دەپارێزن بەڵام هەموو جارێش ئاسان نییە لۆ بژمێرەکەی تێبگا کەوانەکان لە چێنە. ئێستا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەراورد بکە ئەو هێمایی دانێ گچکەترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە بێگومان ئەو هێمایانە زۆر جار باسم کردیا ئەوەی ڕاستی بی ناتوانین ناویان لێنین گچکەترە لە چونکە هێمایەکە بە گوێرەی خیننەوەکە دەبیتە گچکەترە لە یان گەورەترە لە ئەمە لێرە تۆزەک ڕوون دەکەمەوە لۆ ئەوەی تۆزەک ڕوونتر بی. ئەگەر ئەمن ژمارە بوێنە 12 فاریزە سێم هەبوو بەراوردی بکەم لەگەڵ بۆ وێنە ژمارە 21 فاریزە سێ کامە گەورەترە 12 یان 21 گەورەترە کەواتە ئەمن ئەو هێمایە کودا دەنێم دەیسوڕێنم هەتا لایە کراوەکەی ببیتە بەرامبەری ژمارە گەورەکە. ئەو کات ئەگەر بیخینمەوە لە ڕاست لۆ چەپ کو دەخینمەوە 12 فاریزە سێ بچووکترە لە 21 فاریزە سێ یان دەیخینمەوە لە چەپ لۆ ڕاست 21 فاریزە سێ گەورەترە لە 12 فاریزە سێ.
بەڵام لە کاتی تاقیکردنەوە ئەمن نابێت جێگۆڕچێ بە ژمارەکان بکەم. ژمارەکان ئامادەنا دانراینە، ئەمن تەنیا دەبی هێمایەکەی بینم و داینێم. ئەگەر ئەوها دانرا بوو 21 لە لای ڕاست و 12 لە لای چەپ، ئەمن ناتوانم ئەو هێمایی دانێم، چونکە ئەو هێمایە دەبی لایە کراوەکەی هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکە بی. ئەو کاتە دەبی هێمایەکی ئەوها دانێم کە لایە کراوەکەی هەمیشە بەرامبەری ژمارە گەورەکەیە، لایە تیژەکەشی هەمیشە بەرامبەری یان نزیکی ژمارە بچووکەکەیە. کەواتە ئەو هێمایە بە کەیفی خۆم دەتوانم ئەوەی ڕاستی بی ناوی لێنم بچووکترە لە یان ناوی لێنێم گەورەترە لە بە گوێرەی ئەوەی ئەمن ژمارەکانم کوداندراینە کودەیان خینمەوە. ئەوەیە مەسەلەکەی ئەو هێمایی. بگەڕێمەوە. ئێستا ئەمن دوو لام هەیە، هەمیشە لایەکی ڕاست و لایەکی چەپ. ئەگەر لایە ڕاستەکە گەورەتر بوو ئەو هێمایی دادەنێم، ئەگەر بە پێچەوانە لایە ڕاستەکە بچووکتر بوو ئەو هێمایی دادەنێم. ئێستا من دەبی بزانم ئەو بڕە دەکاتە چەند، کە بە سۆری 8 جاران 3 24 دووی لێ بڕوە دەبیتە 22، کەواتە لای سۆرەکە بووە 22. ئێستا بەراوردی دەکەم لەگەڵ لایە شینەکە. لێرە ناوکەوانەکە دەبیتە 1 چونکە 3 دووی لێ بڕوە 1، 8 جاران یەکیش هەر دەکا 8، کەواتە لای ڕاست گەورەترە. مادەم لای ڕاست گەورەتر بوو ئەو هێمایی دادەنێم. ئێستا پرسیاری 20 لای ڕاست 12 دابەش 3 جاران 4، یەکەم جار لە لای ڕاست چونکە دابەشەکە پێشی لێکدانەکەیە دابەشەکەی ئەنجام دەدەم. 12 دابەش 3 دەکات 4، ئەو جە 4 جارانی ئەو 4ی دەکەم. 4 جاران 4 دەکات 16، کەواتە لای ڕاست هەمووی کردیە 16. لێرە ناچارم ناوکەوانەکەی ئەنجام بدەم. 3 جاران 4 دەکات 12، ئەو جا 12ی دابەشی 12ی کەم کە دەکاتە 1. لای چەپ هەمووی کردیە 1، کەواتە لای ڕاست گەورەترە، کەواتە ئەو هێمایی دادەنێم بەرامبەری گەورەکەی. پرسیاری 22 لێرە لە لای ڕاست دوو کەوانم هەیە. یەکەم جار ئەو کەوانە گچکەی چا دەکەم، 8 3 لێ بڕوا دەکات 5. هەنگاوی دووەم جارانەکەی چا دەکەم چونکە ئەو 6 جارانی ئەو کەوانەیە، هەرچەندە هیچ نەنووسرا لێرە، بەڵام ئەگەر هیچ نەنووسری هەمیشە لێکدانە. زوو شەشەکەی لێک دەدەم لەگەڵ ئەو 5ەی دەبیتە 30، کە بووە 30 ئەو جا 30 کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی، واتە هەمووی دەبیتە 32. لای ڕاست هەمووی بووە 32. ئێستا دەچمە لای چەپ بزانم دەکات چەند. ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 8 3 لێ بڕوا دەکات 5، ئەو جا 6 جاران 5ەکە چونکە جاران پێشی کۆیە. 6 جاران 5 دەکات 30، 30ش کە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی دەبیتە 32، کەواتە لای چەپیش بووە 32، کەواتە ئەو هێمایی دادەنێم. هاوتایە یان یەکسانە. پرسیاری 23 لای ڕاست هەمووی تەماشایەکی بکەم. یەکەم جار کەوانەی یەکەم چا دەکەم، 8 4 دەی لێ بڕوا دەکاتە 4. ئەو دابەشە وەکو خۆی کەوانەکەی دیش چا دەکەم، 2 دووش دەکات 4، ئەو جە ئێستا 4ی دابەشی 4 بکەم، هەمووی لای ڕاست کردیە 1، کەواتە هەمووی 1. لای چەپ لێرە دەبی یەکەم جار دابەشەکەی چاکەم، و کەواتە 8 دەکە وەکو خۆی بینمە خوارێ، کەمەکە وەکو خۆی بینمە خوارێ، 4 دەی دابەشی 2 بکەم، کەواتە 8 کەم
4 دابەش 2 دەکا 7 کۆیەکەش وەکو خۆی بنووسمەوە دووەکەش وەکو خۆی. هەنگاوی دووەم 18 هەفتی لێ بڕوا دەکا 11 11ش کۆ دەکەمەوە لەگەڵ 2 11 و 2 دەکاتە 13 کەواتە لای چەپ کردیە 13 لای ڕاستیش کردیە 1 واتە لای ڕاست بچووکترە ئەوها بچووکترە لە لای چەپ. ئێستا پرسیاری 19 ئەو لای ڕاستم هەمووی ئێرە چونکە لێرە ئەمن دەبی هێمایەکاندانێ لەبەر هەندێک ئەو لایە ناوی لێ دەنێم لای ڕاستم ئەو لایەش لای چەپم. لای ڕاستم 6 کۆ 10 دەکاتە 16 کە کۆی کە دابەشی 2 دەکەم دەکاتە 8 کاتە هەمووی کردی 8 لێرە بووە 8 ئێرەش ناتوانم 6 کۆ بکەمەوە لەگەڵ دەی دەبی جارێ ئەمن 10 دابەشی 2 بکەم 10 دابەش 2 دەکا 5 ئەو جا 6 کۆ بکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 11 کامە لا زۆرترە لای چەپ کەواتە ئەو هێمایی دادەنێم لای ڕاست بچووکترەیان گچکەترە لە لای چەپ. پرسیاری 21 ئەو لایە هەموو بەیەکەوە جارێ وەردەگرم 18 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 18 و 6 دەکا 24 ئەو جە 24 دووی لێ بڕوا دەکاتە 22 22 لای ڕاست هەمووی کردیە 22 بڕاکە لای چەپ جارێ ئێرە چا دەکەم 6 دووی لێ بڕوا دەکات 4 ئەو جەکە 18 کۆ دەکەمەوە لەگەڵ 4 ئەویش دەکاتە 22 کەواتە 22 لێرە و 22 لێرە ئەو هێمایی دادەنێم. ئێستا ئەو ژمارانە ئەو پرسیارانە ببورن تەواو بوو دێمە لای 2 کەوانە دابنێ بە جۆرێ کەوا لە بڕەکە بکە هاوکێشەکە ڕاست بێ. ئەمن هاوکێشەکەم هەیە واتە لای چەپم هەیە کە یەکسانە بەلای ببوورن لای ڕاستم هەیە کە یەکسانە بەلای چەپ یەکسانە کە یەکسان بوو واتە لای ڕاست دەبی ئەو های لێبێ ببیتە 20 چونکە ئەو 20 ئەمن ناتوانم دەستکاری بکەم 20 تازە 20 بەڵام لێرە دەتوانم دەستکاری بکەم بەهۆی ڕیزیەتی کردارەکان هەتاوای لێبێ ببیتە 20 باشە ئەمن بیر دەکەمەوە یەکەم هەموو کەس بیر دەکاتەوە باکەوانە چی لێرە دانێم 4 جاران 8 دەکا 32 ئەو جەکە کەمی دەکەمەوە کەم 32 سێ لێ بڕوا ناکاتە 20 کەواتە کەوانەی لەوێ دانێم هەڵەیە باشە لە چێ دانێم یەک جێی دیمایە ئەویش ئێرەیە کەوانەی لێرە دادنێم کە کەوانەم لەوێ دانە جارێ ئەمن چاری جارانی هەشتی ناکەم چونکە دەبی ناو کەوانەکەی چاکەم 8 سێ لێ بڕوا دەکا 5 ئەو جە چارەکەی دەینم جارانی 5 دەکەم دەکاتە 20 ئێرە ئەو کات ڕاستە هاو کێشەکە کەواتە کەوانەکەی لە چێدا دەنێم لێرە. پرسیاری 27 ئەگەر هات و کەوانەکەم لێرە دانا 4 جاران 2 دەکاتە 8 کە 8 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 ناکاتە 32 کاتە کەوانە جێی هەڵەیە لە چێی دانێم چ جێی دیم نییە بێجگە لێرە یەکەم جار 2 6 کۆ دەکەمەوە دەکاتە 8 ئەو جە چاری جارانی 8 دەکەم کە دەکاتە 32 ئەو کات هاو کێشەکەم هاو سەنگە کاتە کەوانەکەی دیسان لەوێ دادنێم لێرە چ دەکەم لێرە ئەو جارەی 3 کردارم هەیە 3 کردارم هەیە دەبی ئەو های لێ بکەم بکاتە 8 ئەمن یەکەم شت ڕەنگە بیرکەمەوە کەوانەی با لێرە دانێم کە نۆی کۆ دەکەمەوە لەگەڵ 5 دەبیتە 14 کەم 3 دابەش 2 ئەو کات دەبی ئەم دابەشەکەی چاکەم 3 دابەش 2 دەکاتە 1.5
4 و نیوی لێ بڕوا ناکاتە 8 کەواتە کەوانەکە لە ئێستاوە جێی هەڵەیە. یان لێرەی دادەنێم یان لێرەی دادەنێم، بەڵام ئەگەر لێرەی دانێم هەمیشە نیوی دەکەویتە ناوێ، کەواتە لێرە هەر هەڵەیە لێرەی دانێم. لێرەی دادەنێم ئاسانترە، ڕاستتر دەردەچی. ئێستا ناوکەوانەکەی چا دەکەم کە ناوکەوانەکەم چاکردنەوە 3 لێ بڕوا دەکاتە 6، 5ەکەی وەکو خۆی دێنمە خوارێ لێرە، کۆیەکەی وەکو خۆی دێنمە خوارێ، 6 تەواو، ئەوجە دابەشەکەی دێنمە خوارێ، ئەوجە 2. ئێستا دەبی ئەمن دابەشەکەی چاکەم پێشی ئەوەی کۆیەکەی چاکەم، نابی کۆی چاکەم. 6 دابەش 2 دەکاتە 3، ئەوجە کە کردیە 3 ئێرە کۆی بکەمەوە لەگەڵ 5 دەکاتە 8، کەواتە کەوانەکە دەبی لە چێبی؟ دەبی لێرەبی لە دەورەی 9 و 3 بی. پرسیاری 28 ئەگەرە من یەکسەر کەوانەکە لێرە دانێم 3 دابەشی 7 بکەم هەر نابی کەرتی دەکەویتە مابەینی، کەواتە کەوانە دەزانم 100% لێرە نابی، کەواتە ئەمن یان لێرەیە کەوانە یان لێرەیە. گوتمان نابی لێرە بی هیچ، کەواتە ئەگەر کەوانەی لێرە دانێم 3 دەبی دابەشی 7 بکەم، کەواتە کەوانە نابی لێرەش بی، 100% کەوانە دەبی لێرە بی. کە کەوانە لەوێ بوو یەکەم جار ناوکەوانەکەی چا دەکەم، 6 3 لێ بڕوا دەبیتە لەوێش بی نابی، 6 3 لێ بڕوا دەبیتە 3، دیسان دەکاتە 3 دابەش 7، کەواتە کەوانەکەی لە چێ دانێم؟ ئەگەر کەوانەکەی ئەو 8 دانێم نابی، 6 3 لێ بڕوا 3 دابەش 7 کەرتی دەکەویتە مابەینێ. بەجارێ لێ لەو پرسیارەی گەڕێم بێمە ئێرە. لێرە ئەگەرە من کەوانەکەم ئەو هادانە گریمان ئەو هادادەنێم، ناو کەوانەکەی 2 توان 2 دەکات 4، 12 4 لێ بڕوا دەبیتە 8، ئەوجە 8 دابەشی 5 بکەم بێگومان نابیتە 20، ئەوە هەڵەیە. ئەدی لە چێی دانێم؟ ئەگەر لێرەی دانێم 4 دابەشی 5 ئەویش نابی، چونکە 4 دابەش 5 کەرتی دەکەویتە مابەینێ و 12 کەم کەرتەکە ناکاتە 20، ئەوەش نابی. لێرە ئەوەی ڕاستی بی ئاسان نییە بزانم، دەبی بیرکەمەوە کەوانەکەی کودانێم، چونکە توانم هەیە ڕەنگە ئەوها بیرکەمەوە توانەکە بکەویتە دەرەی کەوانەکەی. یەکەم جار بە ناو کەوانەکەی چاکەم، 12 2 لێ بڕوا دەکاتە 10، کەواتە کردیە 10 توان 2 ئەو جا دابەشی 5، 10 توان 2 دەکاتە 100، ئەو جا دابەشی 5، 100 دابەشی 5 دەکاتە 20، کەواتە لای ڕاست کردیە لای چەپ، کەواتە کەوانەکە دەبی لێرە بی کە دانرایە، توانەکەش دەبی بکەویتە دەرەی کەوانەکەی. لێرە پرسیاری 29 با چاکەم پێشی ئەوەی بگەڕێمەوە لای پرسیاری 28 کە هەز دەکەم نازانم کو چایکەم. پرسیاری 29 ئەگەر کەوانەی لێرە دانێم 9 جاران 8 دەکە 72 کەم 6 دابەشی 3 بکەم دەکاتە 9، بەڵام 72 9 لێ بڕوا ناکاتە 6، کەواتە ئەوە نەبوو. ئەدی ئەگەر لێرەی داینێم کەوانەکە 8 کەم 6 دەکا 2، 9 جاران 2 دابەشی 3، 9 جاران 2 دەکا 18، 18 دابەشی 3 دەکاتە 6، کەواتە لەوێ ڕاستە کەوانەکە. ئەدی ئێرە لۆ نەمزانی با دیسان تەماشایەکی بکەمەوە. 28ەکە ئەگەر کەوانەی لێرە دانێم دەکات 10،
ناتوانم ئێستا وا بزانم زانیم مەسەلەکە چێ. دەبی یەکەم جار دەبی کەوانەکەی ئاوها دانێ، پێی ناوێ ئەوها، هەر ئەوها کەوانەکە 3 ژمارەی بگریتەوە، کەواتە نەک 2 ژمارە، دەبی 3 ژمارەی لێرە بگریتەوە. یەکەم جار 4 کۆ بکەمەوە لەگەڵ 6 دەکاتە 10، ئەوجە 10 کەم 3 دەکاتە 7، ئەوجە 7 دا بەشی 7 دەکاتە 1، کەواتە کەوانەکە دەبی لێرە بی. ئەوە تۆزێک ئاسان نەبوو یەکەم جار بزانم. ئێستا تەواو بووم لەو جێیانە، دێمە لای پرسیاری سی. زارا لە دایەنگەیەکدا کاژێری بە 8,000 دینار ئیش دەکا و هەروەها بە 6,000 دیناریش بۆ هەر کاژێرێک خواردن ئامادە دەکا، کاتە وەکو ئەوەی وایە 2 ئیشی بکە، لە دایەنگە ئیش دەکا و هەروەها خواردنیش ئامادە دەکا. لە دایەنگە بە 8,000 دینار، خواردن ئامادەکردنیش بە 6,000 دینار بۆ هەر کاژێرێک. ئێستا 4 کاژێر لە دایەنگە ئیش دەکا و 5 کاژێریش بۆ ئامادەکردنی خواردن، واتە 9 کاژێر ئیشی کردیە، بەڵام پارەکە وەکو یەک نییە. ئێستا بەهای ئەو بڕە ببینەوە بۆ ئەوەی بزانین ئایا پارەکە چەندە کە زارا وەری دەگری، کەواتە 8 جاران 4 کۆ 6 جاران 5. ریزیەتی کردارەکان واتە ئەمن دەبی پێش هەموو شتێک ئەو جارانەی چاکەم بنووسم 8 جاران 4 دەکا 32، ئەوجە کۆیەکەی وەکو خۆی بنووسمەوە، 6ەکەی وەکو خۆی بنووسمەوە، جارانەکە وەکو خۆی بنووسمەوە، 5ەکەش وەکو خۆی بنووسمەوە. هەنگاوی دووەم جارانەکەی چاکەم، واتە 32ەکەی وەکو خۆ بنووسمەوە، کۆ 6 جاران 5ش دەکا 30. ئەوجە ئێستا 32 کۆ بکەمەوە دەکاتە 62، بەڵام نابی لەبیرم چی بنووسم 1000، 62,000 دینار. ئەگەر یەکێک بم لەوانەی لەبیرم دەچی بنووسم 1000 دینار، باشتر وایە 3 سفر لە لای ڕاستی 62 دانێم، ئەوجە بنووسم 62، ئەوجە 1000، ئەوجە بنووسم دینار. بەڵام ئەگەر لەبیرم نەچوو ئیدی باشترە بنووسم 62,000 دینار. لێرە تەواو بووم لە لاپەڕا 22. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.